فەرموون. السلام عليكم كاكا. وعليكم السلام. رخصتيها؟ فەرموون. کاک قەیس، ئەوە من چ بە چاوەکانی خۆم دەبینم؟ کاوە چییە مەسەلا؟ كاكا ئەمە هاتینە داوای لێبوردنت لێ بکەین. داوای لێبوردن لە من مەکەن. بڕۆن داوای لێبوردن لەو خوای گەورەی بکەن. کاک قەیس تووشی جڵتەی بووە، ئەمنیش بەتەنێ مایمەوە، هیچ کەسەکەم نەمایە. کاکە خەتاب ئێستا لێوانی ورد نێم هاتیوە گەدە لەم ئازا بکەی. زۆر پەشیمانی، زۆر پەشیمانی. بەس فەرموون، ئەمە برایە. فەرموون با بڕۆنیش. گەدە لەم ئازا بکە ئەوزە دێوە ژۆرێ. بێ گەردەنت خۆشە ئازاری. بڕۆ، ئەمە برایە بڕۆ. لە کۆتاییدا ژیانە ڕاستەکەمان هەڵبژارد. موعین گەراجێکی ڕوونگۆڕی دانا و ڕۆژانە خەریکی کاسبی خۆی بوو. بۆ هەتایە لە تاوان دوورکەوتینەوە ببوو بە پیاوە باشەکەی کە هەموو ئافرەتێک تەمەنای بۆ دەکات. منیش لەگەڵ سەیرانخان دوکانێکی گوڵفرۆشیمان بەڕێوە دەبرد. منیان ڕزگار کرد لەو ژیانە قێزەونەی کە پێشتر هەم بوو. لە کۆتاییدا خودای گەورە کاک خەتاب و سەیرانخان بپارێزێت کە سەروەتەکەیان بۆ چاکە بەکارهێنا نەک بۆ خراپە.